ئەو بەڕێزە ئەو شەکرەی شکاندیە ئەوان تەلەفۆن دەکەن ڕزا دەکەن دەرێن خۆتمەینە ئاستی هەندێک کەس بڕوا بکەن نەم دەویست بەیزنەوە قسە لەسەرەوە بکەن بە تایبەتی لەبەر احترام و ڕێزی کۆمەڵێک لە سەرکردە دێرین و شۆڕەجێڕەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵێک لە کادیرە بە تواناکانیان کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەی ئەو بەڕێزە ئەو شەکرەی شکاندیە ئەوان تەلەفۆن دەکەن ڕزا دەکەن دەرێن خۆتمەینە ئاستی هەندێک کەس کە جواب دێەوە بەڵام ئەو بێ ئیشی ئەوانە پارتی دموکراتی کوردستان خۆی پرۆژەیە پارتی دموکراتی کوردستان ئامرازێکە لە بۆ تەحقیقکردنی ئامانجە گەورەکە خەڵکی دیکە هیچی نییە و ئەو ڕابردویان نییە بە شانازوێ باسی ڕابردوو خۆیان بکەن ئەو دەستکەوتیان نییە باسی دەستکەوتەکان بکەن ئەو هەنگاوانەیان بەرچاو ڕۆشن نییە باسی هەنگاوەکانی خۆیان بکەن مەجبورن دێن بەو شتە لاوەچیانە خۆیان و خەڵک سەرقاڵ دەکەن ئێمە باسی پرۆژە دەکەین ئێمە باسی دەستکەوت دەکەین ئێمە باسی ئارامی دەکەین ئەوانە ئەمن هەمیشە ناوم لێنانە بێئیشن ئەمن وەڵامی ئەوم داوە گوتم ئەمن هەموو سڵاوێک وەردەگرمەوە بەڵام مەرج نییە سڵاو لە هەموو کەسێک بکەم ئەمنیش لێرەوە سڵاو لە کۆیە دەکەم بای بایش لەو کەسانە دەکەین کە تەنها هاشوشیان پێەیە.